سەرکوبووی کێمە باشتر لە بەرنامەی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە سەبارەتە بە گەنجان زیاتر گفتوگۆ بکەین بزانین ئیڤێنتی ڕێسادانان لەلایەن گەنجانەوە کە لەلایەن گەنجان و حکوومەتەوە کە بەڕێواتێ بزانین ئەم ئیڤێنتە چییە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چۆن ئەوێت لە ڕێگای ئیڤێنتەکان و لە ڕێگای ئەو پرۆگرامە جیاوازانی کە خۆی هەیەی دەستی گەنجان بگرێت بۆی لەناو کۆمەلگایە بەهرە و توانەکانی خۆیان وەگەڕخەن بۆی کە باشتر قسە لەسەر بابەتەکە بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە خاتونوە عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری پرۆژە لە بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان لە مناڵپارێزی کوردستان ڕوونکردنەوەی زیاترمان لەسەر بابەتەکە هەیەێ خاتونوە سڵاو لەبێ بەخێر زۆر بەخێر چاوان ئیڤێنتی ڕێسادانان لەلایەن گەنجان و حکوومەت ئەم ئیڤێنتە چییە؟ پرۆژەی ببورن پرۆژەی دەست پێشخەری میزۆپۆتامیا کە پرۆژێکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ڕێکخراوی مناڵپارێزی جیهانیدا ئەم پرۆژێ ئامانجەکەی ئەوەیە کە چۆن بتوانین کۆمەڵە گەنجێک دروست بکەین کە ببنە بڕیاردە لە پرۆسی بڕیاردانە لە نێو حکومەتدا و لە نێوان کۆمەلگای خۆیاندا ئەم پرۆژێ ماوەی دەمانگە بەردەوامە سەرەتا بە کۆمەڵێک ڕاهێنان دەستی پێکرد کۆمەڵێک ڕاهێنان لە بواری داکوتی کاریە کە واتە پرۆژەکە بەس تایبەتە بەوەی کە گەنجان بوێرانە بتوانن لە هەر کایەکە کە هەبن بتوانن بوێرانە بڕیاری خۆیان بن بەڵێ و هەروە چۆن بتوانن دەنگیان هەبێت لەو بابەتانی کە پەیوەستە بە گەنجانەوانێ ئێمە بۆمنە زۆربەی کاتە زانین بڕیار ئەدرێت لەسەر کۆمەڵێک بابەت کە گەنجان دەنگێکیان نیەتیایە و گرنگیشە بۆ گەنجان و پەیوەستیشە بە گەنجانەوانێ بۆی ئامانجی ئەم پرۆژەیە ئەوە بوو و هۆکاری دروستبوونەکەشی ئەوە بوو کە ئێمە پەیژەیەکمان هەیە بێت لێ پەیژەی بەشداریکردنی گەنجان لە پرۆسی بڕیارداندا سێرمانەکرد لە عێراقا ئەم پەیژەیە تۆزێک نزمە واتە گەنجان بەشدارێکی کارایان نییە لە پرۆسی بڕیاردان پەیوەندی بە چیەوە هەبوو ئەم پەیژەیە کە لە قۆناغێکی نزما بێ گەنجان نەتوانن بڕیار بەڵێ هەستەکەم هەر بۆ نمونە ئەوە بێت کە پرۆسی بڕیاردانەکە هیچ کاتێک گەنجانی نەگەتۆتە خۆی گەنجان هەنێک کات لە بڕیارەکانە ئیسفادەیان لێ کراوە بەڵام بە تەواوەتی چۆنی گۆڕانکاریەک نەبوون لە بڕیاردانەکەیە و کۆتا بڕیار لای گەنجانەوە نەهاتووە ئێمە ئەم پرۆژەیە ئەساسەکەی لەسەر ئەوە کرا دواتر کۆمەڵێک گەنج کە هەشتاویە گەنج بوون لە پارێزگای سلێمانی هەولێر دهۆک کۆمەڵێک ڕاهێنانیان وەگرت لەسەر داکۆکی کاری لەسەر چۆنیەتی حکومڕانی و ڕاهێنانیان وەگرت لەسەر چۆنیەتی شیکارکردنی بودجەی عێراق چۆنیەتی ناسینەوەی بودجەی عێراق و دوای ئەمە هەموو ئەمانەیان کرد فێر بوون چۆن توێژینەوە بکەن چۆن هەموو ئەم زانیارانی کە هەیەە بێن باسی بکەن ئەم هەشتاویە گەنجە دابش بوون بۆ 4 گروپ ئەم 4 گروپە لە هەرێکێک لە محافەزەکانەوە ڕیسەرچێکیان کرد توێژینەوەیەکیان کرد دوایەوەی کە توێژینەوەیەکیان کرد کە هەریەکان بۆ پرسێکی جیاوازە کە پەیوەستە بە گەنجانەوە و پەیوەستە بە مناڵانەوانێ هاتن وەرەقەیەکی سیاسەتیان نووسی وەرەقەی سیاست ئەو وەرەقەیە کە تەوسیاتی تایە و پێشنیاری تایە کە تۆ ئەیەی بە حکومەت ئەیەی بە ڕێکخراوە ناحکومیەکان ئەیەی بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئامانجی ئیڤێنتی ڕێسادانان لایەن گەنجانەوە ئەمە بوو کە ئێمە شوێنێک دروستکەین گەنجەکان بتوانن بە ڕاشکاوانە و بە ئازادانە ئەو دۆزینەوانی کە دۆزیویانەتەوە لەم چەند مانگی داتاکۆکردنەوەیە لەم چەند مانگی شیکاری داتایە لەم چەند مانگی کە لە ناو کۆمەلگاکەیان ناکارەکەن بێن باسی بکەن بۆ حکومەت باسی بکەن بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان باسی بکەن بۆ ڕێکخراوە ناوخۆییەکان و باسی بکەن بۆ کۆنسوڵخانەکانیش کە ڕۆڵێکی گرنگیان هەبوو لەویایە بۆ ئەوەی بتوانن ئەم خاڵانی ئەم شتانی کە گەنجان هەستیان پێکردووە کە زۆربەی کات لەوانەیە ئێمە هەستی پێ نەکەین لەبەرەوەی ئەو گەنجە زیاتر ئەتوانێت قسە لەگەڵ کەسانی ناو کۆمەلگایە بکە و هەروەکو لەو ئیڤێنتەش بینیمان گەنجان ئەتوانن هەموو ئەو داتیانە کۆکەنەوە بۆ حکومەتیشی باس بکەن کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە چۆن بتوانین ئەم خاڵانی کە گەنجەکان دۆزیویانەتەوە کاری لەسەر بکەین و بە خۆشحاڵیەوانێ گەنجەکان ئیشی خۆیان کرد گەنجەکان داتای پێویستیان کۆ کردەوە مەلەکەیەکەوە خەریکن گەنجان لە مانگی دووانێ ئەنی لەوان تقریبی دەمانیەکە پرۆژەکە و کاتێکی شکلەوێ بووین هەستمان کرد کە حکومەتیش و ڕێکخراوەکان و کۆنسوڵخانەکان ئەوانیش بە پەرۆشەوە گویان لە ڕای گەنجەکان ئەگەر و ئەوەشمان ئەبینی کە حکومەتیش داواکار بوو کە ئەم پرۆژانە هەر بەردەوام بن و بتوانن کار بکەن لەگەڵ گەنجەکانە کە ئەو ڕەبتە بوو کە ئێمە ئەمان ویستم پرۆژەیە بیگەێنین باشە زۆر کاتەڵین ئێمە دەرفەت بە گەنجەکان ئەتوانی توانەکانی بەکاربێن ئەنجا ئێستا ئەوەی کە من ئیڤێنتەکەم بینی و لە قسەکانی خات و سارایەکە لە بەڕوبەری مناڵپارێزی کوردستانە باز لەوەیە کرد کە ئێستا گەنجان ئەتوانن بە شێوازێکی باشتر بێنە پێشەوە بۆ لەبەروی گەنجەکانمان وەکو باسی قونسوڵەکانە کرد گەنجەکانمان سامی زمانی ئینگلیزیە زانن زمانی عەرەبیە زانن بڕیارێکی باشیان پێ کە بڕیار دەربن
چۆن ئێوە وەکو منداڵ پارێز خۆتان کردو بۆ پردی پەڕینەوەی ینی بتوانن هەموو لینکەکان کۆ بکەنەوە ئیتر لە دوهۆک بێ لە هەولێر بێ لە سلێمانی بێ بتوانن بگەن بەو شوێنەی مەبەستە ینی بەو شوێنەی کە مەبەستە کارتان چۆن لەسەمە کردووە ڕێگاکە ئاسانترکەنەوە بۆی کە بتوانن ئەمان ئەگەر لەسەر هەر بابەتێ توێژینەوەیشان کرد بێ کارێکیان کرد بێ بڕیاریشان نابێ ئێوە ئەو بڕیانە بکەین دەجێ تا چەند مناڵ پارێزکاری لەسەر مناڵ پارێز خۆی لە ساڵی 1990 کار بۆ گەنجانەکە و لە درێژایی ئەم چەند ساڵی کارکردنا بە تەواوەتی ئێمە ئەومان بۆ دەرکەوت کە بەرکەوتەمان لەگەڵ ئەو هەموو گەنجایە هەبوو کە بە تەواوەتی گەنجان ئامادەن بۆ ئەوی چۆنەڵی بەشداریەکی کاریان هەبێت لە نێوان پرۆسی حکوومەتدا و هەر ئەمەش بوو ئەساسی ئەم پرۆژەیە بوو و بێگومان وەکو ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان و هاوبەشەکانیشمان هەمیشە ئەو هەوڵەمان ناوە کە چۆن بتوانین ئەم گفتوگۆ و پەیوەندیە لە نێوان حکوومەت و گەنجانە زیاتر بکەین وەیەکێک لە دەرئەنجامەکانی ئەم پرۆژەیەش کە دەرئەنجامێکی زۆر باشە ئەویژەوەی ئێمە لیژنەیەکی باڵامان هەیە لیژنەی باڵای پاراستنی مافەکانی منداڵ لیژنەی باڵای پاراستنی منداڵ کە لەسەر ئاسی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە یەکێک لە دەرئەنجامەکانی ئەم پرۆژەیە سێ گەنج یاتە هەر گەنجێک لە هەر محافەزەیەکەوە خرانە ناو ئەو لیژنەیەوانێ ئەو لیژنەیە کە لەسەر ئاسی وەزارەتەکانە کە نوێنەری هەموو وەزارەتەکانی تایە سێ گەنج بوون بە ئەندامی فەخری لەو لیژنەیە ئامانجی ئەمە چییە هەر یەکێک لەم گەنجانە لە محافەزەی خۆی ئەبێ بە نوێنەری گەنجانی محافەزەی خۆی بۆی دەنگی ئەو کێشانە بگەینێ کە گەنج ئەیبینێ کە لەوانەیە زۆربەی کات کەسەکانی تر کە کار بەدەستن ڕێکخراوەکانن نتوانن ئەو درک بۆ مۆزوع بکەن بەڵام ئەم گەنجانە ئەبە بنە نوێنەرێک لەو شوێنە تاوکو بتوانێت دەنگی گەنجان و دەنگی مناڵانی ناوچەکەی خۆیان بگەێنن و ئەو پرسانی کە هەیە داکۆکیکاری بۆ حکوومەتەکان ئێمە بێگومان پشتیم گەنجانە ئەگرین بۆی کە یارمەتیان بین بۆ هەر سەرچاوەیە کە پێویستیان بێت بۆ نمونە لەوانەی پێویستیان بە سەرچاوێک بۆ کۆکردنەوەی داتا پێویستیان بە سەرچاوێک بۆ زیاتر ناساندنی خۆیان ئێمە بۆ هەموو ئەم سەرچاوانە وەکو ڕێکخراوەکان هاوکاریان نبین تاکو بتوانێت بگەن بۆ ئامانجی کەمە بەستیانە زۆر باشە اینجا خاتونەوە باسێکیەوە بۆ کە بابزانم بەڕێز دووتت ئەم گەنجانە لە مانگی دووە واتە نزیکەی دە مانگە سەرقاڵی کۆکردنەوەی ئەو داتا و زانیاریانن کە بۆ نمونە ئەیانێ زانیاریان لەسەر دەستکەوێ گەنجان گەیشتبوون بەچی بۆ نمونە ئەوەندەی بەڕێستان ئاگادار بن و ئەو داتایانی گەنجانتان بینی بێت چکەم و کوڕیەکەیە گەنجانی ئێمە پێویستیان بە چییە ئەوان زۆرتر درکیان بەچی کردبوو تۆزە باسی وەشفان بەڵێ گەنجەکان چوار پرۆژەی توێژینەوەیان هەبوو پرۆژەی توێژینەوە یەکەمیان باسی لە گەنجە گەڕاوەکانە کرد و چۆن کۆچکردنی گەنجان و گەڕانەوەشیان بە زۆر کاریگەری لەسەر دەرونی گەنجەکان هەیە کە بێگومان ئەمە خاڵێک بوو کە کۆمەڵێک داتای زۆریان دەستکەوت بوو بۆ نمونە کە بەڕاستی پرۆسی بە زۆر گەڕانەوەی گەنجان و کۆچکردنی گەنجانیش هۆکارێکە کە بۆ ئەوەی کە هەم گەنجان هەم خێزانەکانیان تووشی بارێکی ئابووری خراپ بن بۆ کۆزانن قەرزکردنە وهروەها تەسیری دەرونیەکەش لەو بەڵێت لایانی دەرونی لایانی کۆمەڵایەتی ئەسمان بەوا کرد لەو داتانی کە کۆکرابوانێک کە گەنجان زۆربیان هەست ئەەکەن بۆی کە لە کۆمەلگاکەیانە قبول ناکرێنەوانێ و لەسەر ئەساسی ئەمە ئەو گروپی گەنجانە کۆمەڵێک تەوسیات و پێشنیاریان نووسی بۆ حکوومەت کە چۆن یارمەتیان بە کە دووبارە تێکەڵ بنەوە بە کۆمەلگاکەیان و بۆ کنسوڵخانەکان و بۆ ڕێکخراوەکان گروپی دووەمیان باسییان لە سیستەمی پاراستنی کۆمەڵایەتی بۆ منداڵ کرد تابان یەکێک لە پەیوەندیە جوانەکان کە زۆربەی کاتجێی سرنج بوو پرسیار بوو لای هەموو کەسێک کە باشە ئەمان گەنجن بۆ مناڵ ئیشەکەن ئێمە خۆمان ڕێکخراوی مناڵ پارێزین و هەستمانە کرد کە ئەبێت ئێمە هەوڵ بین لێرە ئێمە دوو ئامانجمان پێکاوە هەم توانیمانە گەشەپێدانی توانای گەنجەکان بکەین و لە هەمان کاتیشا لە ڕێی گەنجەکانەوانێ داکۆکیکاری بکەین بۆ ئەو پرسانی کە بۆ مناڵ گرنگە کەواتە هەم ئێمە کۆمەڵی گەنج دروستەکەین کە لە پرۆسی بڕیاردانە زۆر باشن وهروەها داکۆکیاری بۆ مافی مناڵەکەن یەکێک لە گروپەکان کاریان لەسەر سیستەمی پاراستنی کۆمەڵایەتی منداڵانە کرد یەکێک لە گروپەکان باسی لە نەبوونی دایەنگە حکومیەکانە کرد و چۆن تەسیری لەسەر ئەوە هەیە کە دایکانمان کار نەکەن لەبەرەوەی لە داتاکانە بۆمان دەرکەوت کە کۆمەڵێک دایکی زۆر هەیە بەهۆی ئەوەی کە دایگێکی حکومی نییە کە لە ناوچەکەیە هەبێت بابەتانە گەنجان خۆیان هەڵیان بژار بەڵیان کی هاوکار بۆی ئێمە درێژکەم بۆ ئەم بابەت لە کۆمەڵێک زنجیرەی ڕاهێنانە لە کۆمەڵێک زنجیرەی ڕاهێنانە کە هەرێکێکان داکۆکیکاری دواتر شیکاری بودجە دواتر حکومڕانی دواتر توێژینەوە لە هەرێکێک لەمانەیە گەنجەکان وردە بابەتەکەی خۆیان دیاری کراوتر ئەکرد و ئەگەشتە سەر بابەتێک کە ئیشی لەسەر بکەن و کۆتا گروپیشمان کاریان لەسەر توندوتیژی ئەلکترۆنی ئەکرد کە چۆن تەسیری هەیە لەسەر مناڵان و هەروەها لەسەر گەنجانیش لە کۆمەڵ من دە پێشەکەکە شاوتم وتم ناڵپارێز کاری ئەوەیە کە لە منداڵی و پەروەردەیەکی تەندروست بکەیت دابتوانی گەنجێکی بەهرەمەند و خاوەن بڕیارە ئەمەش وەبزان پەیامی ئیڤێنتەکەی ئێوەیە کە بتوان کاری لەسەر بکەن من دڵخۆش بووم بۆی کە لە ئیڤێنتەکە بینیم خانمانیش بەشدار بوون تا چەند پشگیری خانمانەکەن
بۆی کە بتوان ئەوانیش خاوەن بڕیار بن ئەوان بتوان کاری خۆیان بکەن. بێگومان یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی پرۆژەکەش ئەو بوو کە بەشداری خانمانمان زۆر بێت کە ئەوانیش بتوانن کە شانبەشانی پیاوەکان هەروەهاواتە بۆ هەردوو ڕەگەز بێت کە بتوانن جۆنڵی بەشداریکی کاریان هەبێت لە پرۆسی بڕیاردانە و بە خۆشحاڵیەوە بۆمان دەرەکەوت کە جۆنڵی گەنجانی شەروەها خانمانیش زۆر ئەیانوێت بەشداری بکەن کە ئەمە خاڵێکی بێگومان هەمیشە زۆر باشە و سێمانەکرد زۆر بە هەموو گەنجەکان بە کۆی گشتی زۆر بە وردیەوە کاریان لەسەر بابەتەکە کرد و زۆر بە وردیەوە ئەیانویست پێشنیارەکان بنووسن و لەوێ ئەیانویست پێشنیارەکانیان بگەێنن لەبەروی ئێمە دوای ئیڤنتەکەش وەکو پێشنگایەکی بچووکمان هەبوو کە گەنجەکان هەمویان کۆشتێکیان هەبوو کەسەکان ئەچوون بۆ لایەن لەوێ وەرەقی سیاسەتەکانیان پێیا بۆیان ڕوونەکردەوە بۆمان دەرەکەوت کە چەنە گەنجەکان و بە تایبەتی ئەم خانمان و هەموو گەنجەکانیش بە کۆی گشتی ئەیانویست ئەو پرسەی خۆیان بگەێنن چەند هەوڵتانەوە ئێوە کارەکانی ئەم گەنجانە کاری تیمۆرک بێ ینی بتوان کارەکان بە چەند بۆچوونێکی جیاواز بتوانن کارێکی باشی لە دروست بکەن ئەمە بنەمای ئیڤێنتەکەی ئەوە بوو کارکردنیەوە بوو لەماوەی ئەم دەمانگی ڕابردووە کە بتوانن خۆیان بڕیار بن لەسەر ئەوەی کە بابەتی شانڵ بژاردو پەیوەستە بە مناڵەوە بابەتی شانڵ بژاردو پەیوەستە بۆی کە پێشینەیە بخەنە بەردەم حکومەت پێویست پێشینێ بخەنە بەردەم قوسوڵەکانی دەرەوەی وڵات ئەو چۆن کارتان لەسەم تیمۆرکە کردو بێگومان لەم پرۆژەیە گەنجەکان تەنها سوودمەند نەبوون بەڵکو هاوبەشمان بوون ئێمە لە هەموو هەنگاوێکە ڕاوێژمان بە گەنجەکانە کرد کە چی بکەین ئایا هەستەکەن ئەم خاڵە باشە یاخود بوون لە شێوازەکەی بگۆڕین کە ئەمە هەستمانە کرد لە ئەخیرا بۆمان دەرکەوت کە پەیوەندیەکمان لە نێوان گەنجانی ئەم شارە جیاوازانەیە دروست کردووە کە ئەگەر بووبینیانە هەستن نەکرد کە ئەمان تەنها دەمانگە یەکتریە ناسن لەم پرۆژەیە پەیوەندیەکی زۆر باش بەیەکەوە دروست بوو بێگومان ئەمەش ئەم تیمۆرکە بوو کە دروستمان کرد ئەم کاری گروپیە بوو کە دروستمان کرد بوو کە لە سەرەتای پرۆژەکە ئێمە هەوڵمانەیە ئەم کاری گروپیە بکرێ کە بە خۆشحاڵی و دوای ئەوەی کە پرۆژەکەش تەواو بوو سێرمانە کرد گروپێک گەنج بەیەک و کۆبوونەتەوە ڕێکخراوێکیان دروست کردووە کە لەو ڕۆژەشە باسمان کرد بوو سێرمانەکە گروپێک گەنج بەیەک و کۆبوونەتەوە ئێستا فەندیان وەرگرتووە سیمینارات ئەکەن لە مەکتەبەکانە کە ئەمە هەمووی ئەم کۆنێکشن و عیلاقاتە بوو کە لەی ئەم پرۆژەیەوە دروست بوو لەبەر ئەم گەنجانە زۆربیان یەکتریان نەئەناسی هیچ کاتێک لەوانەیە بەرکەوتنیان نەبوو بێ لەگەڵ گەنجێکی تری دەرەوەی شار و پارێزگای خۆیانە کە ئەمە ئەو خاڵش بوو کە ئەم ئەنجامەمان دەستکەوت کە لە پرۆژەکەی چاوەڕوان نەکراو بوو بۆ ئێمە کە ئەم ئەنجاممان دەستکەوێت بەڵام بە خۆشحاڵی ئەو ئەنجامەشمان دەستکەوت باشە ئەم گەنجانە بۆ ماوەی نزیکەی دەمانگە سەرقاڵی کۆکردنەوەی زانیاری و داتا و ئەم بابەتانە لەسەر دۆخی گەنجان و مناڵانیش لێرە ئەو بۆ نەداتانی کە ئەوان کۆیان کردوتەوە ئەو خەمە گەورەی کە گەنجان هەیەە لە وڵاتەکەی خۆمانەوە کە ئەوان درکیان پێ کردووە دوجار کە پێشکەشی لایەنێکیەکەن کە بۆ لایەنێکی باسەکەن چۆن هەوڵی ئەوە دێت کە ئیشی شەرتر بکرێ لەم بابەتەیە بۆ ئەوی کە ئەم کێشی گەنجانەی تر وردە بەرەو چارەسەر بچێ ئەم جارەیان کە گەنجان هەوڵی ئەویان نایەوە بچنەوە دیسانگوێ لە خەمی گەنجان بگرن هەمان خەمیان نەمابێتەوە گەنجەکان بێگومان وەکو هەنگاوی یەکەم وەکو باسمان کرد ئەم کۆمەڵێک پەراوگەی سیاستمان هەیە پەراوی سیاستمان هەیە کە دراوە بە لایەنە حکوومیەکان و لە ساڵی داهاتووشە لە 6 مانگی سەرەتادا ئێمە هەوڵی ئەوە ئەین کە ئەم کارانی گەنجەکان بە تەواوەتی بگەینە ئەنجامێک و هەوڵ بین ئەنجامێکی بێ بێگومان لەگەڵ گەنجەکان خۆیانەوە تا کارەکانمان هێشتا تەواو نەبوو لەگەڵ گەنجەکانە بەردەوامە بۆ ساڵی داهاتوش و ساڵی داهاتوش هیوادارین کە ئەنجامی کۆنکریتی ببینین لەم کێشانەی کە گەنجەکان ئەمساڵ دەرکیان پێ کرد باشە زۆر کاتەڵین ئێمە دەرەنجام زۆر مهمە و لەگەڵ ڕۆشتنیشی زۆر بەردەوامبوونیشی لێکەوتەی باشترە بێ پلانتان هەیە وەکو مناڵ پارێزی کوردستان ئێستا بینیبان ئیڤێنتەکە گەشتونەتە نەتیجەی کۆمەڵە تیمتان دروست کردو ئەمە وەکو دەستپێکی کارکردنێکە بۆ گەنجان لەم دەستپێک و پلانتان هەیە کار بۆ بکەنەوە کە جارێکی تر پرۆژەیەکی تر هەبێ و چەند تیمێکی تر دروستکەن و چەند بیرۆکە و چەند توێژینەوەی جیاوازتر هەبێ بەڵێ بێگومان ئەمە کارێکی سەرەتایی بوو لەبەری وەکوتمان ئاسی بەشداریکردنی گەنجان ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژێکی تازەیە بۆ ناو عێراق کە هەوڵ ئەین کۆمەڵێک گەنج ئاسی بەشداریکردنیان هەبێ لە حکوومەتە بەڵام بێگومان ئەمە سەرەتایە و هەروەها کاری دیکەشمان ئەبێ لە داهاتووە لە ساڵی داهاتووە چەندین پرۆژەی دیکەمان هەیە کە هاوشێون بۆ ئەمە بۆی بتوانین گروپێک گەنجی دیکە دروست بکەین وەکو ئەمان بتوانن لە کاتی حکوومەتە جۆنەڵی بڕیارداندا بەشداریان هەبێت و هەروەها کاری خۆیان بکەن باشە خاتونوالە یەکێک لە بابەتەکانە باسی ئەوت کردوتت گەنجان بە دواداچوونیان کردو بە تایبەت بۆ گەنجانی کە وڵات و نیشتیمانی خۆیان بەجێهێشتۆ و دوجار بە زۆرم لە وڵاتانەوە گەڕێنراونەوە بۆ ناو کۆمەڵگەی خۆیان ئەی ئەم گەنجانە بە دواداچوونی ئەویان نەکردووە کە
چیوا لە گەنجەکات خاک و وڵات و نیشتیمانی خۆی جێبێڵێت و پەنابەرێ بۆ شوێنانە گویان لە خەمی گەنجان نەگرتووە لەمڕۆوە. بەڵێ بێگومان کاتێک کە ئەمان کاریان کردو لەگەڵ ئەو سامپڵی گەنجەکانە کە بۆیان دەرکەوتۆ کە زۆربیان هەنێکات لەبەرباری ئابووری یاخود بێکاری گەنجان هۆکارێکی سەرەکی بووە کە ئەمان چۆنەڵی خاک و نیشتیمانی خۆیان بەجێهێشتووە. بەڵام بێگومان حاڵەتێکیش کە ئیبینینەوەی کە زۆربەی گەنجان کە ئەگەڕێنەوانێ داوا لە گەنجانی دیکەکەن چکەمە لاموگ ئەو گەنجانەمان پرسیۆ کە پەیامێک بۆ گەنجەکانی دوای خۆتان بەجێ بڵن پەیامێک بۆ گەنجێ بەجێ بڵەکەی وڵاتەکەی بەجێ بێڵێ هەموو گەنجەکان داوا لە گەنجی دیکە ئەکەن کە ئەوە بەرهێنانە لە وڵاتی خۆیاندا بکەن نەوەکو ئەوەی کە بۆ نمونە بڕۆن خاک بەجێ بهێڵن کەمێکێک بوو لەو ئەنجامانەشی کە دەستماکەوتۆ کە زۆربەی گەنجەکان داواکەن کە گەنجی دیکە و پەیامەکەیان ئەوەیە کە وڵاتی خۆیان بەجێ نەهێڵن بەڵکو هەر لە وڵاتی خۆیانەوە بەرهێناشن بۆ توانەکانیان. هەمیشە ئێماڵێن گەنجەکانمان ئەمەنەی تەکنەلۆژیا و بابەتە ئەلکترۆنیەکان داگیری ژیانیانی کردووە سیستەمی پەروەردەکان وەلانراوە یعنی ئەمەش داتایەکە وابزانام گفت و گۆشتان لەسەر کردووە لە ئیڤێنتەکە کە چۆن بێتەوە گەنج سەر ڕێچکەی خۆی چۆن بێتەوە سەر توانەکانی خۆی شەڕی جیهانی ئەلکترۆنی تا چەند کارتان لەسەرم بابەتەکەەوە. بێگومان جیهانی ئەلکترۆنی واقعەکە کە هەمومان بە پەلەتێک کەوتین واتە ینی گەشەسەرنێکی خێرامان هەبوو لە ڕووی جیهانی ئەلکترۆنی تەکنەلۆژیاوانێ بەڵام ئێمە بێگومان کارەکانمان ئەوەیە کە چۆن هەوڵبین گەنجان لەو جیهانە بێنینە دەرەوانێ کام پرۆژەیەکە کە لە نمونونەکانی ئەو ئێمە هەم لە سنتەرەکانی چالاکی گەنجانیشە کۆمەڵک پرۆژەی زۆرمان هەیە کە هەوڵ بین گەنجان بتوانن لەو جیهانە بێنە دەرەوە و دووبارە بیر بکەنەوە دووبارە خۆیان بن و ئەم پرۆژەیەکی کە بلو شتانی کە گرنگ بوومان کە گەنجان ئێمە لە هەموو پرۆسێکە گەنجان خۆیان بیلیانە ئێمە پێمان نەوتن ئەم ڕێنیشاندەرە بنووسن ئەم ڕێنمایە بنووسن ئەم شتە بنووسن بۆی ئەمانویست پێشنیارەکانیش کە بۆ حکومەتە هی گەنجان خۆی بێت نەکی ڕێکخراوێک بێ ئێمەش خۆمان بێگومان پێشنیاری خۆمانمان هەیە بەس ئەم پێشنیارانی کە لەوێ کرا ئەو بابەتانی کە لەوێ باسکرا ئەو قسانەی لەوێ وترا هەمووی هی گەنج خۆی بوو داتای گەنج خۆی بوو و گفتوگۆی گەنج خۆی بوو ئامانجەکەشی بێگومان هەر ئەوە بوو کە هەوڵ بین کۆمەڵێک گەنج تۆزێ بێنینە دەرەوە لەم جیهانی کە هەیە لەم جیهانە ئەلکترۆنی کە ئێستا دروست بوو لەم کێشمەکێش و کێشانی کە ئێستا هەیە بۆ گەنجان و هەوڵ بن ببنە کەسێکی کارا لە کۆمەڵگاکەیانە و بێگومانیش ئەوانیش لە ڕێی خۆیانەوانێ کەسانی دیکە کارا بکەن کەسانی دیکە گەنجانی دیکە بێنە سەرڕێ و گەنجانی دیکە تاوکو بتوانین تۆڕێکی گەنجانمان هەبێ کە بە تەواوەتی لەم بابەتەیە شارەسا بن. باشە خاتونوە ئەم گەنجانی کە ئەمدا تاوزانیاریانیان کۆ کردوتەوە هەموو شار و شارچکەکانی کوردستانیان کردو یاخود شوێنێکتان بە نمونە داناوە بۆ ئەوی کە بەس لەو شوێنانەیە بۆن ئەم گەنجانە ئەو توێژینەوانە نانە بێگومان گەنجەکان چۆنەڵی هەرێکان خۆیان لە شار و شارچکە و باگراوندی جیاوازەوە بوون هەروەها بوون کۆمەڵگی خانەخوێمان هەبوو ئاوەرە ناوخۆیەکانمان هەبوو پەنابەرانمان هەبوو کە کاریان کردو هەمووشیان بەرکەوتەیەکی جیاوازیان کردووە لە هەموو ناوچەکانە بۆ نمونە ڕاهێنانێکمان لە سلێمانی هەبوو ڕاهێنانێکمان لە هەولێر هەبوو ڕاهێنانمان لە دهۆک هەبوو بۆی ها گەنجان هەمویان بتوانن کە چۆنەڵی ڕۆڵیان هەبێت لە ناوچەیەکی دیکەش هەو شارەزایی و بەرکەوتی کلتوری ناوچەکانی دیکەشیان هەبوو. باسی سنتەری گەنجانت کرد ئێستا کار چۆنەکەن بۆ سنتەری گەنجان چکە خۆم مناڵی سنتەری گەنجانم وە زۆر دڵخۆشیشم چکە پەروەردەیەکی ئەمەنە جوانیاکە کە بزانێت کەسێک بی هەموو ئەوانەشی کە من بە خۆشحاڵی شۆڵم لەلایەن مناڵپارێ زۆر ڕێزلێنانیشان نامی وەکو یەکێ خۆم پیش ناکەم لانەجان تەمەنەکە بەڵام خۆم بە خۆشحاڵە زانم کە گەنجێک بووم هیچ شتێکمان لەبەر دەسانە بوو کات و زەمانیەمە بەڵام لەوێ وەرزشمانە کرد شانۆمانە ترسە کار بووین بە کچووک ڕۆل لێ بووین پەروەردەیەکی ئەمەنە جوانیانە کردین کە خوونەینە کۆمەڵەشتی ئێستاش کار بۆ سنتەراکەن کە من بە ماڵێکی خۆمی ئەزانم. بێگومان سنتەرەکان ئێسایمە 6 سنتەرمان هەیە لە ناوچە جیاوازەکانە لە پارێزگای سلێمانی کە هەرێکێکیان کاری زۆر باشەکەن و ئێستاش بێگومان ئەو گەنجانە لەوێن هەنێک کات کە ئێمە ئاچین ڕاپرسیەکەین گەنجەکان هەمویان ئەڵێن ئەمە ماڵێکی ئارامە بۆ ئێمە خێزانەکان هەستەکەن سنتەرەکان ماڵێکی ئارامە بۆ ئەوان لە ڕووی میوزیکەوە لە ڕووی شێوەکاریەوە لە ڕووی وەرزشەوە لە ڕووی کۆمپیوتەرەوانێ کە توانیومانە بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک سەرچاوی باش دابین بکەین بۆ گەنجەکان کە هەر خولێکیان کە بوێت ئەکرێتەوە لە سنتەرەکانە هەر چالاکیەک فستیڤالێک کە بیانەوێت لە سنتەرەکان سەریان بۆ چاکردی پارەشان لێ ناساین خولی سەرتاشیش فێری سەرتاشی نه بەس بۆیان چاکردن پارە من زیاتر حەزم لە هونەرەکە بوو ئێساش لەو خزمەتەیە بەردەوا من هەموو سنتەرەکان هەریەکەی بە شێوازی خۆی و لە ناوچەی خۆیان و بە تایبەتمەندی ناوچەکەی خۆشی کە کۆمەڵی گەنجی زۆر باشمان هەیە ئێستاش کە هیوادارین بێگومان گەنجی زیاتریش بێت بۆ ناو سنتەرەکان یاخوا دەستان خۆش ئەرکێکی زۆر پیرۆز و جوانتان خسۆتە
دەسترێشانی خۆتان هەر لە بەڕێوەبەرەکەتانەوە هەتا هەموو کارمەندەکانتانی ئەو تیمێکی باشن هەموو خۆتان گەنجن بۆیش بۆی گەنجەکەن و ئیشیش زۆر بۆ منداڵەکەن ئەو تیمانی کە هەتانە من دڵخۆشم منداڵێک کە خەڵکی سووریایە منداڵێک کە خەڵکی خواروی عێراقا هیچ جیازیشی نیە منداڵێک کە لە خێزانێکی خۆمانە لە مناوم شارە هەیە دەستخۆشی بۆ تۆ بۆ تەواوی بەڕێوەبەر و کارمەندانی منداڵ پارێزی دەستە خۆش بەخاتەوە سپاس بۆ خزمەتی کە پێشکەشی مناڵان و گەنجانیەکەن بەبێ جیاوازی زۆر سپاس بۆم دەرفەتەوە دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس